ئەمەیکە مرجئەکان با بڵێن جێگیریان کردو وەکو بنەما لای خۆیان کە ئەڵێن کردار بەرهەمی ئیمانە نەک کردار بەشێ بێ لە ئیمان. دوو خاڵ لە خۆیەگرێ ئەفۆن چوار خاڵ لە خۆیەگرێ چوار خاڵ لەسەری جێگیرە بێ کە هەر یەکی کوفرێکە بۆ خۆی و هەر یەکیشی مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر ئەم دینە و لەسەر مسلمانان. مەترسی یەکەمیان ئەوان کە ئەڵێن کردار بەرهەمی ئیمانە کەواتە هەموو کەسە ئیمانی کاملە، کەس کافر نییە، کردارەکان نایکات کێشەی نییە، ئەو ئیمانی کامڵە. باشە ئەو ئیمانی کامڵە بەبێەوەی هیچ کردارێ بکە کە ئەم قسەیە ئەو پەڕی قسەیەکی کوفریە، چونکە وەکو وایە بڵێ خوای پەروەردگار ئەمر و نەهیەکانی هەر هەمووی فڕێدە، هیچ چیت نەوێت، تۆ هەر ئیمانداری، ئەوەش قسەیەکی ئەو پەڕی بەتاڵە. دووەمیان کە دووەم خاڵ لەسەری با بڵێن لەسەری جێگیرە بێ بریتە لەوەی کە هەر کەسێک هەر کوفرێ بکا بە کردار، مادام کردار پەیوەندی نەبێ بە ئیمانەوە کەواتە هەر کوفرێ بە کردار بکات تۆ ناتوانانی پێی بڵێ کافر، ئەوێ بە مسلمانی بزانی بڵێ ئیمانیشی تاوە. بۆ نمونە قورئانێک فڕێداتەوە لێتەوە تۆ ناتوانانی بڵێ کافر، بڵێ ئیمانی تاوە، چونکە کردار پەیوەندی بە ئیمانەوە نییە لایەوە، هەم کردارە باشەکان هەم کردارە خراپەکانیش. کەیترەوە حەڵالکردنی کوفرە و دیسان خەڵک پێی کافرە بێ. خاڵی سێمیان هەر کوفرێ شەرع پێی وتە بێ کوفر لەلای ئەوان، هەر کوفرێک شەرع پێی وتە بێ کوفر ئینسان ناکاتە دەرەوە لە ئیسلام هەتا وەکو دڵی لەگەڵانە بێ. هەر کوفرە شەرع پێی وتە بێ کوفر. بۆ نمونە واز هێنان لە نوێژ شریعەتی خوای پەروەردگار بە شیرکی ناو بردووە. خوای گەورە لە قورئانە فەرمێ ئەقیموا الصلاة ولا تكونوا من المشركين، بە کوفری ناو بردووە. فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات فسوف يلقون غيا إلا من تاب وآمن. کەواتە دیسان ئەڵە ئیمان بێنێتەوە بەهۆی ئەوەی تەرکی نوێژی کردووە، کەواتە تەرکی نوێژ کوفرە بۆی داوای ئیمانی لە یەکاتەوە. لای ئەوان ئەمانە ئەم کوفرانە هیچی کوفر نییە، هەتا وەکو لە دڵەوە نەڵێ من ڕقم لە نوێژە و نوێژ شتێکی بوونی نییە، خوا ڕاستی نەکردووە کە نوێژی دانا بێ وا بڵێ ئەنجا لای ئەوان. بەڵام لای خوای پەروەردگار سەیرەکەی بۆ خۆی ئەمە وازهێنان لی کوفرە کە دواتریش ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەم بابەتە ئەدەین ئینشاء الله. چونکە هەندێک لە نەواقیضەکانی ئیسلام نەواقیضی عەمەلین، هەڵوەشێنەرەوەکانی ئیسلام کە ئێمە ئێستا دیراسەیەکەین هەندێکیان هەڵوەشێنەرەوەی کردارین. ئیتر تۆ چۆن نەتوانی بڵێ کوفری کرداری ئینسان لە دین ناباتە دەرەوە، هەیەی لە دین ناتباتە دەرەوە، بەڵام زۆرێکیشی لە دینت باتە دەرەوە. خاڵی چوارەم لەسەر ئەم قسەی ئەمان هەر کەسێک واز لە تەوحید بێنێ بەلەش جێبەجێشی نەکە، باشە بەس بە زوبان بیڵێتەوە ئیتر لای ئەوان ئەوە مسلمانە، حتا وەکو خۆی بە زوبان بەدرۆی نەخاتەوە، لای ئەوان مسلمانە و هەر بە مسلماندارە کە ئەوش بۆ خۆی کوفرە. جا بۆیە سێرەکەی مرجئەکان ئیمانیان کردووە بە یەک شت، کردویانە بە یەک بابەت، یەک بەشیت هەبێ هەموویت هەیە، یەک بەشیت هەبێ هەموویت هەیە. کەواتە ئەبوو جەهلیش بەمە ئەبێتە مسلمان، فیرعونیش بەمە ئەبێتە مسلمان، شەیطانیش بەمە ئەبێتە مسلمان. چونکە ئایا شەیطان ئیمانی بەبوونی خوا نییە؟ با. ئیمانی بە تاک و تەنهایی نییە؟ با. ئیمانی نییە بە ئەسما و صفاتی؟ با. ئیمانی نییە بە ڕبوبیەت و ئولوهیەتی بەڕەوەڵاهەتی؟ ئیمانی نییە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم شەیطان؟ با. ئیمانی بە هەموو پێغەمبەران هەیە، ئیمانی بە هەموو کتێبەکان هەیە، ئیمانی بە هەموو مەلایکەتەکان هەیە، ئیمانی بە بەهەشت و جەهەنەم هەیە، خۆی هەمووی لە ناویاتی وەزاکە. لای ئەمان شەیطان مسلمانە، چونکە ئیمانی هەیە و تاوایتەوە مسلمانە. لا ئەمان فرعونیش مسلمانە، چونکە لە سەرمەرگا وتی آمنت أنه لا إله إلا الذي آمنت به بنو إسرائيل وأنا من المسلمين، بە زمان وتی لا إله إلا الله و وتیشی من مسلمان، کەواتە لای ئەوان فرعونیش مسلمانە. لایەن ئەبوو جەهلیش مسلمانە، چونکە ئەبوو جەهل فەرمووی ئێمە بتانە ئەپەرستین بۆچی؟ ئەبوو جەهل وایە وت قورئان تۆماری کردو خوا پەروەردگار فەرمێ ئەبوو جەهل ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى، ئێمە بتانە بۆ ئەپەرستین لە خوامان نزیکەنەوە، کەواتە نیەتەکەی باش بووە لە خوا نزیک بوونەوە، بۆ لایەوان ئەبوو جەهلیش مسلمانە. کە ئیمانیان کرد بە یەک شت، ئیترە وەختە هەر کەسێ تۆزێکی لەو ئیمانە هەبێ لایەوانە بێتە مسلمان،
لا ئەوانە بێتە مسلمان بۆیە سەیرەکەی ئەڵێن تەنانەت گاور و جوولەکەش مسلمان نواڵێ ئەڵێ بۆ ئەڵێ چونکە باوەڕیان بە ڕەب العالەمین هەر هەیە با بڵێن ئیسا کوڕی خۆیان گرنگەوەی باوەڕیان بەخوا خۆی هەیە بۆیە لای ئەوان سەیرەکەی ئەڵێن ئەوانیش مسلمان ناتوانانی پێیان بڵێ کافر مرجئە پیسترین قەومی سەرزەوین دواتر باسییانەکەین و ئەو حەدیثانی لەبارەیانەوە هاتووە و ئەو قسانەی عولەما کە لەبارەیانەوە هاتووە لە پێشینی خۆمان هەموویتان بۆ نەقلەکەین ئینشاءالله و خەواریجیش بە هەمان شێوە ئیمانیان کرد بە یەک بەش بەڵام ئەوان بەعکسی مرجئەوە مرجئە یەک تۆزیت هەبێ تۆ مسلمانی و ئیمانداری وەکو جبریل وایە ئیمانێ بەڵام خەواریج ئەڵێ چی ئەڵێ یەک تۆزیت نەبێ تۆ کافری مشریکی وەکو ئەبو جەهل و ئەبو لەهەب بەعکسی ئەوانە بۆ نمونە ئەڵێ تاوانێ بکەی لە تاوانە گەورەکان درۆیە بکەی غەیبەتێ بکەی بوختانێ بکەی زینایە بکەی تۆزێ مەشروب بخۆیتەوە تۆ کافر بیت و لە دین شوێت دەرەوە ئەوە قسەی خەواریجەکانیشە بەعکسی مرجئەکانەوە یعنی لە بنچینەیە یەک شتن هەردووکیان ئەڵێن ئیمانی یەک بەشە بەڵام لە یا جیابنەوە لە یەک خەواریج و مرجئە ئەڵێ تۆزێکی تەبێ هەمووی دێ خەواریج ئەڵێ یەک تۆزی بڕۆ هەمووی ڕۆشتن ئەو جیاوازەکەی ئەهلی سنە و جەماعە ئەڵێن ئیمان زیادەکە و کەمەکە شوعەب و مەراتیبە ئەوە قسەی ئەهلی سنە و جەماعە کە ئەوەش قورئان و سنەت و تەواوی کۆدەنگی زانانی ئەهلی سنە و جەماعەی لەسەرە و خواهی پەروەردگار لە قورئانە کە باسی زیاد و کەمی ئیمانمان بۆکە فەرمێ إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا فەرمێ ئیماندار کێیە ئیماندارەوەیە کە قورئانی بەسەرا خوێنیتەوە ئیمانی زیاکە کە ذیکری خواهی پەروەردگارەکەی یا داوای ذیکری خواهی پەروەردگاری لێکەی کە بانگەدا وەجیلت قلوبهم دڵیدا چڵەکێ بۆ مزگەوت و بۆ نوێژ و بۆ بانگ ئەوە ئیماندار ئەوەی کە بانگەدا هیچ ناجوڵێک گوێ نایەت و بێ ئیمانە هەر قەناعەتی بە نوێژیش نییە بێ ئیمانە کێ کە بە ئیماندا جا مەبەست لە ئاەتەکە چییە ئێمە استیشهادی پێکەین کە ئەفەرمێ وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا کە ئاياتی خۆی پەروەردگار کە قورئانیان بۆ خوێندەوە ئیمانیان زیاکە کەواتە ئیمان زیاکە یان زیاکە ئەگەر بۆی نەخوێنرێتەوە ئاەت ئیمانی کەمەکە کەواتە ئیمان کەمیژەکە و زیاییشەکە چونکە ئاەتەکە بە مەفهومی مخالفەکەی ئەوەشتیا خۆی پەروەردگار فەرمێ ويزيد الله الذين اهتدوا هدى يعني ويزيد الله الذين آمنوا إيمانا وكشون لآياتي تلا فرمي ليزدادوا إيمانا مع إيمانهم فزادهم إيمانا مع إيمانهم هردوكياتوا كواتا إيمان زيادك وكميجك مرجئ أو خوارج هردوكيان درو أكان كألن توزيكي بروها ميروا كألن توزيكي دبي هم يدهي